عاجزانە تەقازاکەین لە کۆڕ و نەتەوە یەکگردووەکان لە ئەو کۆڕە کۆمەڵایەتیانە لەوانەیە کە مەسوولن ئێمە لە حەدی قسەمانگەلا نەکەنیم ڕۆم قسەمانەگەلا بکەن و سوحابینە نەژێری سەریان ئێمە تکاکەین عاجزانە تکاکەین لە نەتەوە یەکگردووەکان وەها نامانەوە بێن کاکە ئێمە لەگرا وەچ مرۆڤی حەساوەکرین حەساومان بکەن بزان ئەینە شەروەند ئەوینە پەنابەر وە چ نەوعێکە ئەم چە هەرێمی کوردستان وێ چ نەتەوە یەکگردووەکان وێ لەگەلی هەما قسە بکەن حاڵێتە بێن وەها نامان و پێشێلمان نەکەن پێشێلمان نەکەن ئێمە نەخۆشمان هەیە ئێمە مەحەسڵمان هەیە ئێمە تەلەبەمان هەیە ئەمە خوێندکارێکەکەمان ناتوان بڕۆم بخوێنن نەجنسیەمان هەیە نە هیچێکمان هەیە ئەڕۆینە هەرکوێ ئەگەر تەقازای کارێ بکەین دەڵێت تۆ جنسیەت نییە دەڵێت تۆ پەنابەری ئەیا پەنابەرم ئەگەر پەنابەرم بۆچی لام لێ ناکەنەوە ئەمن سیاسیم بوومە پەنابەر ئەگەر من سیاسینەوم هیچ مەجبور نیم وڵاتی خۆم گوێ بێڵم ئەگەر بتوانم لە بستێ خاکەکەی خۆمە جێگەی دانیشتنم بوێ بۆ خۆیەوە تەواوی دنیای نادەم وەلێ من ڕێگەم نییە لە وڵاتەکەی خۆمە ئەمن بڕۆمە وڵاتەکەی خۆم حتمما عیدامەکریم ئەیا ئەگەر تەکەی نەتەوە یەکگردووەکان ئەیا هەرێمی کوردستان ناپرسێتەوە لامە کاکە بمان هەنێرێتەوە با ئێران ڕەشە کوژمان بکە من ئەوە 3 ساڵە پەنابەرم ئەمن حکمی عیدامم لەسەر وگە ئەمن مناڵم لە زانکۆیە چونکە شەهادەی ئێرانم هەیە ئەژێ پارەی بۆ بم ئەیا نەک هەر من ئەو گشتی ئینانەواینەنە ئەو گشت پەنابەرانەواینەنە ئەشە بۆچی لا نەکرێتەوە لە منداڵی ئەمە ئەیا ئەمە مرۆڤ نین ئەگەر مرۆڤ نین ئەدێتری ئەو نەتەوە یەکگردووانیانە بۆچی داناوە بۆچیان داناوە تو ئەو خوایە لە حەدی ئەوانەوێ کە لە تەلەڤیزیۆنا قسەکەی هەمە نیشان بن و ئەیتر تەواو قسەی هەموو مەسوول بگەێنن ئەتۆ خەبەرنگارێکی وەزیفەتە قسەی من وە ئین بگەێنی بۆ تەبەقەی باڵا بابە ئادێ بزان تەبەقەی باڵا بێتە سەری من یا بمداتە ئێران با ڕەشە کوژم بکە یا بمداوە وڵاتێکی تر کاکە وەختێ ناتوانێت لام لێ بکاتەوە یا عنوانی ئینسانە تەماشام بکە من ئەڕۆمە هەرکوێ من زاتم نییە بڕۆمە مستەشفەیە من زاتم نییە بڕۆمە دایرەیە من زاتم نییە بڕۆمە هیچکوێ من زاتم نییە لە کەمپەکەی ما بێمەدەن چونکە ئینم وا لەسەر هەڕەشەم وا لەسەر ئەیا ئەگەر من پەنابەرم ئەگەر ناتوانێت پەنابەری چم بکە بۆچی کەسم پڕەکاتۆ کاکە کەسەکەم پڕەکاتۆ هیچ زێی خوا ئەوان نەسە یا ئەی خوات یا ئێمە وە بێساحێو دانێ کاکە بێساحێو نین وڵا لە وڵاتی خۆمانە کەسوین لە وڵاتی خۆمانە شخصیەتێکمان وەلی ئێمە دەوڵەتێکی ترۆریستمان ناتوانین بڕۆینەوە داوامان هەیە وەک بە شەرێک حیسابم کە مافن دەنێ ئەمە ئاوارەین لێرین وەری گرتوین بە ئاوارە وەلی مافن ناداتیە بۆ مافن نادەنێ ئەمە لە سۆران ڕاهاتوم کرێچیمە هیچ شتێکن نەگەمە هەر هەموو بەهام خەڵکی مەی ڕۆژهەڵات لێرە هیچ شتێکن بۆ ناکەن هیچیان بۆ نەکردوون داواکارینەوەی کارێکن بۆکەم بۆ کابرا بە پاسەپۆل لێرە دەستەوە ئیشی بۆ دەکەن بۆ ئەمەی سیاسی هیچن بۆ ناکرێت بۆ سیاسیەکان هیچ نەکراوە سوال پرسیارەکەم ئەوەیە بۆ سیاسی هیچ ناکرێ ئەمەی سیاسی لێرینە ئەمە لێرە پەناهەندەینە پەناهەندەی وەرەقێکی داوە بە من دەڵێت تو پەناهەندەی وەلی هیچم بۆ ناکە ئەو وەرەقەی بۆ داوە بە من هەتا بۆشم نۆ ناکاتەوە ئەم پسمی زازەی وەرگرمە هەر ناتوانم پسم ئیشێکی بکەم ناتوانم هیچ لێرە بکەم چۆن بژیم پێم بڵێن چۆن بژیم ئەمە ژیانن خراپە داوای ژیان چاکبوونی ژیانن دەکەین وڵای هێندێک خاڵ بوو کە لەسەری پێک هاتبووین لەگەڵ حیزبەکانی تکە و ئەو کەمپانیای تکە لەسەری پێک هاتبووین داوای ئەو مافانەی خۆمان کرد بە عنوانی پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان جۆیان لێ ڕاگرتین و تبقی ڕەواڵی هەمیشەگی و معمول کوتیان ئینشەڵا جوابتان دەدەینەوە ئیدێوە چاوەڕانی جوابین هەرچەند بەڕێزەوە جویان لە قسەکانمان ڕاگرت و گلەی گازندەکانی خۆمان کرد بەڵام هیچ جوابێک نەبوو هەروەکو ساڵانی پێشوو وەختەکانی پێشوو دەڵێ دەبێت چاوەڕێ بکەین نەوەڵان نە هیچ بەڵێنێک و نە هیچ ڕۆژێک فعلان کوتیانە دەبێت لەگەڵ بەرپرسی UN قسە بکەین جاودەم پێتان ڕادگەێنین یەک سەری ژمارە تەلەفۆنیشان لە ئێمە وەرگرت ڕقم مۆبایل کوتیان ئەگەر جوابێک بوو پەیوەندیتان لەگەڵ دەکەین وڵای جایدی نازانێ مەش دەخەن لەبەر ئەوە چین لەبەر ئەوە ئەو پرسیارم چینە ژوورەکە و پرسیارانە بکەین بپرسین بۆچی جوابمان نادەنەوە ئەگەر بە حەق بێ ئێمە شەقمان هەیە ئەگە بە پەنابەری بێ ئێمەش پەنابەرین ئەگەر بە مشکلی ئەمنیەتی بێ ئێمەش مشکلی ئەمنیەتیمان هەیە هەموو پرسیارانەمان کرد و چاوەڕێی جوابین